عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم ئەگەری گۆڕانکاری گەورەدایە و زلهێزەکانی جیهان دەیانەوێت دووبارە داشەکانی یاریەکە ڕێک بخەنەوە، بەڵام پێناچێت هیچ ئومێدێکیان لەسەر کورد هەڵچنی بێت، چونکە کورد لە نێو خۆیدا جارێ شەڕێتی لەسەر پۆست و پلە و گۆڕانکاریەکانی ناوچەکان وەلاناوە. من پێم وایە ئەوەی کە پێی دەڵێن سیستمی جیهانی نوێ کە زلێزەکانی دنیان کاتی خۆی براوەی جەنگی جیهانی دووهەم بوون و ئێستا بە کەڵەگایە حکمی دنیاکەن و هەرچیش بیانەوە بڕیاریاندا و تا ئێستا شەرەوان دەیکەن هاتوونەوە ناوچەکە دایانەوە گۆڕانکاری لە ناوچەکە بکرێت لە ڕۆژهەڵاتی ناوین لە وڵات و دەبەرەکەی ئێمەش، بەڵام ئێمە ئامادەکاریمان نییە لەبەرەوەی تا ئێستا حکوومەتمان نییە، دەسەڵاتێکمان نییە نوێنەڕایەتی خەڵکە هەرێکیان لە پێناو بەرژەوەندی خۆیان خۆی باتە پێشەوە. لەو گۆڕانکاریانە من مەترسی گەورەکەم کە بێبەش بین. چاودێرێکی سیاسی دەڵێت هەمیشە لە هەرێمی کوردستان دوو حکومەت و دوو ئیدارە هەبووە و حکومەتی دامەزراوەی بەبێ دەستێوەردانی حیزبی بوونی نەبووە، ئەوەش وای کردووە متمانەی ناوخۆ و دەرەوە لە دەست بدەن. ئەمەش زلهێزەکانی هێناوەتە ئەو باوەڕێی ناتوانن هیچ ڕۆڵێک بە کورد بسپێرن لەو گۆڕانکاریەی کە بەڕێوەیە. ئەوەی وا دەیبینین ئێستا هەمان سیناریۆیەکانی ڕابردووە زۆر ئومێدی تێدا نییە. ئەو حکوومەتە هەینی حکوومەتی قەیران دەبی، قەیرانی موچە چارەسەر نابی، قەیرانی تری زۆر بەڕێوەیە، بۆی ئەوەی بەشداری ئەو حکوومەتی دەکا نابی چاوەڕێی بکات، ئیمتیاز دەبێت دیفاع لە گەندەڵی بکە، دیفاع لە مەهەفی ناشیرن بکە. بەڕێی من بەو شێوازەی ئێستا کە دەیبینم هەر لایەک بەشداری بکە زۆر زەرەری گەورە دەکە. یەکێتی دەڵێت بەشێک لەو بەرپرسیارەتی و شکستە سیاسی و ئابووریەی کە لە ماوەی ڕابردوو کوردستانی پێدا تێپەڕیوە لەی بەرپرسیارن، بەڵام ئەوانیش نە ئاگاداری ئەو ڕێکەوتنانن کە دەکرێت، نەدەزانن حکومەت چەند قەرزارە و قەرزی لای کێیە و سیاسەتی ئابووری چۆن بەڕێوە دەچێت. لە ناویەکێتیش نازانن حکوومەتی هەرێم بە مانای وشە چەند قەرزارە و بۆ قەرزارە و هەندێک لەو ڕێکەوتنانی کە کراوە خۆشمان ئاگادار نەبوون و ئاگامان لێ نەبووە و نازانین سیاسەتی ئابووری چۆن بەڕێوە چووە و هەندێک وەزارەت هەبوو هەر داخرا بوو. خۆشتان هەر ئەبینن ئێمە ئەوایە لانی کەم لە وەزارەتی سامانە سروشتیەکان نوێنەرمان هەبێ هەڕێ نەدرا نوێنەر لە لاریەکێتی یاخود لەلایەن هیچ لایەنێشترەوە لەوێ هەبێت. هەنگاوەکانی پێکێنانی حکومەت لەسەر ڕێکەوتنی پارتی و یەکێتی وەستاوە، ئەوانیش لەبەر کێشەی ناوخۆی و یەکلایی نەبوونەوەی پۆستەکان تا ئێستا دەشنە کۆبوونەوەی بێ ئەنجامەوە. چاودێرانی سیاسیش لەو بڕوایەدان ئەگەر کابینەی داهاتوش بەو عەقڵیەتەوە بەڕێوە بچێت هیچ لە دۆخی کوردستان و ناوچەکە ناگۆڕێت. ڕەمیا عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.